کاتان باش بینرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت دوای ماوەیەک ڕاگیرانیان بەرنمەیە وێڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان هیوادارم کە تا کۆتایی هاوڕێی ئەو بەرنمەیە بن. ئەمریکا بۆ ماوەیەک سەرەڕای داواکاری نووری مالکی بۆ هێرشکردنە سەر داعش لەسەر دووڕێیانی بەشداریکردن یان نەکردن بوو. بەڵام لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە داعش هێرشی کردە سەر کوردستان، ئەمریکا بە ڕاوانەکردنی یارمەتی مرۆڤدۆستانە و هێرشی ئاسمانی بۆ سەر بنکەکانی داعش بەرگری لە هەرێمی کوردستان کرد. ئەو هەڵسو کەوتە جیاوازە دەرخەری پەیوەندیەکی تایبەت لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستانە کە لە پاش شەڕی کەندا و لە ساڵی 1991 پێک هاتووە و ئەو پەیوەندیان لەم دوایانە لەگەڵ ئەو دوورگەی ئەمنەی لایەنگری ڕۆژئاوا گرمتر و بەربڵاوتر بووە. راپۆرتی هاوکارم ببینن. کەماڵ چۆمانی لێکۆڵەری بواری سیاسی کوردستان لە هەولێر دەڵێت تەنیا هەرێمی کوردستان بۆ ئەمریکایەکان، ئاوارەکان و عەرەبەکان ئەمنە و ئەمریکا بە بەردەوامی بەشێک لە ڕووداوەکان بووە کە لە ناوچەکە ڕوویان داوە. داعش بە داگیرکردنی خێرایی یەک لە 3 خاکی عێراق لە مانگی ژوئان جیهانی تووشی سەرسوورمان کرد. پێشڕەویەکانی ئەو هێزە کاتێک گۆستا کە لە مانگی ئوت هێرشی کردە سەر هەرێمی کوردستان و ئەگەری کنترۆلکردنی سەدی مووسڵ کە ئاو و کارەبای بەشێکی زۆر لە عێراق دابین دەکات هاتە ئاراوە. کوژرانی سەدان کەس لە کوردانی ئیزادی لە کاتی هێرشی داعش بۆ سەر شنگاڵ و ئاوارەبوونی هەزاران کوردی ئیزادی و پەرەسەندنی مەترسی ڕوودانی کارەستاتی لەو چەشنە سەبارەت بە باقی کەمایەتیە ئاینیەکانی عێراق ئەمریکای هێنایە مەیدان. ناوچە شاخەوانیەکانی هەرێمی کوردستان کە پانتایەکی بە ئەندازەی وڵاتی سوئیسە و لەلایەن دوو حیزبەوە بەڕێوە دەچێت و هەردووکیان پەیوەندیەکی بەهێزیان لەگەڵ ئەمریکا هەیە و تەنانەت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پەیوەندی خۆیان لەگەڵ کۆنگرەی ئەمریکا پتەوتر کردووە. هەم مەسعود بارزانی و پارتی دموکراتی کوردستان کە هەولێر و دووهۆک بەڕێوە دەبن و هەم مامجەلال و یەکێتی نیشتمانی کوردستان کە لە سلێمانی دەسەڵاتداری پەیوەندی خۆیان لەگەڵ ئەمریکا ڕاگرتووە و چەندین جار لێژنەی لابیگەریان سەبارەت بە چەکوچۆڵ ڕەوانەی ئەمریکا کردو و خوازیاری هەناردەکردنی نەوت بوونە. گرێت ستنفێڵ کارناسی ڕۆژهەڵاتی ناوین لە زانستگای ئێکستێر دەڵێت سیاسەتمەدارانی ئەمریکا زیاتر لە مانگەکانی پێشوو لایەنگری کوردستانن. گوشاری لابیگەری کوردستان زۆر بووە و دۆستایەتی ئەمریکا و هەرێمی کوردستان بەرچاوتر بووە. هۆکارێکی دیکە بۆ هاتنە مەیدانی خێرای ئەمریکا لە مانگی ژوئێن، ئەمریکا زانیاری تازەی سەبارەت بە بنکەی نظامی لە بەغدا و هەولێر بەدەست گەیشتووە و دەستگای زانیاری کوردستان هاوکاریان کردووە تا ئەمنیەتی عێراق بپارێزن. ستنفلیت دەڵێت ڕێژەی هاوکاری سیاسەتمەدارانی کورد و بەرپرسانی نظامی لەلایەک و شەڕ بە دژی ئەلقاعیدە بەربڵاو بوو. پێشمەرگە لەگەڵ هێزەکانی ڕۆژئاوا نزیکایەتی زۆرە. بەشێکی زۆری هەڵسوکەوتی ئەمریکا دەگەڕێتەوە بۆ جێگە و پێگەی هەرێمی کوردستان لە ساڵی 2003 و پاش هێرشی ئەمریکا بۆ عێراق وەدەستی هێنا تا ساڵی 2011 کە هێزەکانی ئەمریکا لە عێراق کشانەوە. هەرێمی کوردستان بە پێچاوانەی گرژبوونەوەی پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتی ناوەندی عێراق پەرەی بە پەیوەندی سیاسی خۆیدا و ڕێبەرانی سیاسی کورد بە جێگەی ئەوەی سەرڕۆیانە هەنگاو بنێن کەڵکیان لە سەرمایی ئەمریکا و ڕۆژئاوا و هەروە هاوکاری دوولایەنەی تیرۆریستی و نظامی وەرگرت. سەردار عەزیز ڕاوێژکاری پەرلەمانی هەرێمی کوردستان لە هەولێر دەڵێت هەرێمی کوردستان تەنیا بەشێکە کە دەکرێت پاش هێرشی ئەمریکا لە ساڵی 2003 بۆ سەر عێراق بە بەشێکی سەرکەوتوو بزانێ. هەرێمی کوردستان ئەو جێگایەیە کە ڕەنگ و بۆنێکی جیاوازی لە ڕۆژهەڵاتی ناوین هەیە، جێگایەکە کە دەری دەخات دەکرێت لە سڵح و ئاشتی لەگەڵ دراوسێکانێت بازرگانی بکەیت. بەڵەبەرەزان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هەڵسوکەوتە تند ئاژاوەکانی داعش بەرامبەر بە کوردانی ئیزەدی جیا لە وڵاتی ئەمریکا و وڵاتانی دیکەی جیهان وەک فەرانسا، فەنلاند، ئیتالیا، هۆلەند و چەندین وڵاتی دیکە یارمەتی کوردستانی باشووریان داوە بۆ شەڕ بە دژی داعش. ئەوە نیشاندەری یەک ڕاستیە کە هەرێمی کوردستان خاوەن پێگەی تایبەت و استراتیژیکە لە ناوچەکە و وەکو هێزێکی سێکۆلاری ڕاستەقینە دەتوانێت ببێتە نمونەی دموکراسی و پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەرێمەکە. بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی نایهەوێت ئەو هەلا بۆ بنیادنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی ئازاد و دموکرات لە داهاتوو لەدەست بدات و باش دەزانێت کە بەردی بناغی ئەو داهاتووی کوردستانێکی ئارام و سەقامگیرە. لەلایەکی دیکەوە پشگیریەکانی وڵاتانی جیهان بۆ کوردستان ئێرانی بەدەنگ هێنا و جارێکی تر بەرامبەر بە کوردستان دژمنی خۆیان سەلماند. کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئەو هەڵسوکەوتە دڕندانەی داعش بێدەنگ بوو و تەنها هەڵوێستیان دژ بە ئەمریکا و وڵاتانی دیکە گرتووە کە بۆچی یارمەتی کوردستانی باشوور دەکەن.
واورق لەسەر ئێران و ئەحمەد شەهید سەبارەت بە شەپۆلی نوێی دەستگیری ڕۆژنامەنووسان لە ئێران ڕەخنەی بەرز کردەوە. لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا شەپۆلێکی بەربڵاو لە دەستگیری سەرکوت محکومکردن و تاوانبارکردن لە دژی ڕۆژنامەنووسان و چالاکانی ڕاگەیاندن لە ئێران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمی تاران لە ئارادایە. ئەحمەد شەهید نوێنەری تایبەتی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان لا بەشی ئێران بەهۆی شەپۆلی نوێی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە ئێران بە توندی ڕەخنەی بەرز کردوێتەوە. هاوکارم ڕاپۆرتێک لەم بارەیەوە. ئەحمەد شەهید و 5 کارناسی دیکەی بواری مافەکانی مرۆڤی نەتەوەیەگرتووەکان محکومکردن و تاوانبارکردنی ڕۆژنامەنووسان لە ئێران بەهۆی بیر و باوەڕ محکوم کرد و نیگەرانیەکانی خۆیان سەبارەت بە لە ئارادابوونی دۆخێکی خراپی مافی مرۆڤ دژ بە ڕۆژنامەنووسان ڕاگەیاند. هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان لە بەشی مافی مرۆڤی ئێران ڕاگەیاندبوو دۆخێکی زۆر منفی و پڕ لە نیگەرانی لە ئێران دژ بە ڕۆژنامەنووسان و چالاکانی ڕاگەیاندن لە ئارادایە و بەرپرسانی کۆماری ئیسلامی هەنگاوەکانیان لە ئاراستەی فشار و سەرکوتی ڕۆژنامەنووسان و چالاکانی ڕاگەیاندن بەرز کردوێتەوە. کارناسانی نەتەوەیەگرتووەکان لە بواری مافی مرۆڤ دەڵێن لە ماوەی 3 مانگی ڕابردوودا لانی کەم 36 ڕۆژنامەنووس، ویبلاگنووس، دەرهێنەر و نووسەر لە ئێران بەهۆی بەڕێوەبردننی ئەرکەکانیان هەروەها دەربڕینی بیر و باوڕەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستگیربان کراون یا بە قورسی محکوم کراون. لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا چەندین ڕۆژنامەنووس بۆ ئیدارەی ئیسلاحاتی کۆماری ئیسلامی ئێران بانکرا و هەڕەشی دەستگیرکردنیان لێکراوە. هەروەها لەو پەیوەندیەدا 2 ڕۆژنامەنووسی ئێرانی ئەمریکایی بە ناوەکانی جەیسۆن ڕەزاییان و یەگانە ساڵحی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمی تاران دەستگیر و تا ئێستا چارەنووسیان نادیارە. پێشتریش سەبا ئازەرپەی ڕۆژنامەنووسی ژن دەستگیر و بۆ زیندان گواسترابووە و تا ئێستا بەشە پەیوەندیدارەکان هیچ هەواڵێکیان سەبارەت بە تۆمەت و چارەنووسی ئەو ڕۆژنامەنووسە بڵاو نەکردوێتەوە. ئەحمەد شەهید لەو باوەڕەدایەکە لە جیاتی ئەوەی کە ڕۆژنامەنووسان لەسەر مافی دەربڕینی ئازادی بەیان لە ئێران پشتیوانی بکرێن دەستگیر و بەتوندی محکوم دەکرێن. کۆماری ئیسلامی دژ بە ڕۆژنامەنووسان و ڕەخنەگەرانی سربەخۆیی و بم هۆیە ئێران گەورەترین زیندانی ڕۆژنامەنووسان لە جیهانە. هاوکار لەگەڵ دەستگیری ڕۆژنامەنووسان و چالاکانی ڕاگەیاندن لە ئێران چەندین ڕۆژنامە و بڵاوکراوە بەهۆی بڵاوکردنەوەی ڕەخنە و ناڕەزایەتی سەبارەت بەو کردەوە و هەڵوێستی بەرپرسانی کۆماری ئیسلامی سزای داخرانیان بەسەردا سەپا و چەندین ڕۆژنامەنووس لەلایەن هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی ئێران هەڕەشەی داخرانیان لێکرا. دەستگیری و سەرکوت و محکومکردنی ڕۆژنامەنووسان لە ئێران لە ماوەی مانگەکانی ڕابردوودا لە حاڵێکدایەکە حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران ساڵێک لەمەوبەر لە ڕاگەیاندنەکاندا بەڵێنیدا بوو دۆخی ڕۆژنامەنووسان ئاڵوگۆڕی باشی بەسەردا دێت و دۆخی ئەمنیەتی لەسەر ئەو چینە وەلا دەبرێت. بەڵام نەتەنیا ئەو بەڵێنانەی ڕۆحانی نەهاتە ئارا، بەڵکو دۆخی ڕۆژنامەنووسان لە جاران خراپتر و ئەمنیەتی تر کراوەتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژی زیندانەکانی ڕژیمی ئیسلامی ئێران لە ڕۆژنامەنووسان و چالاکانی ڕاگەیاندن پڕ دەبێت. هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی چ لە ناوخۆ و چ لە دەرەوەی وڵات بۆ بەهۆی ناڕەزایەتی کۆمەلگای نێودەوڵەتی. کۆماری ئیسلامی لە ناوخۆی وڵات بە هەڵسوکەوتی تند ئاژاوە بەرامبەر بە هاوڵاتیان لە هەموو بوارەکان ژیانی ئاسایی هاوڵاتیانی خستوەتە مەترسی. ناکارامەیی لە ئیدارەی وڵات و میلیتاریزەکردنی هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە باتی گرنگیدان بە ژیانی خەڵک و دابینکردنی ژیانی ئاسوودا بۆ هاوڵاتیان لە بیری سەرکوتی زیاتر و مانەوەی خۆیان دابن لە دەسەڵات. ئەم سەرکوتانە و هەڵسوکەوتی نێودەوڵەتی کۆماری ئیسلامی بۆتە هۆی ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی لە چەندین بواردە گەماورە بخاتە سەر ئێران و کاردانەوەی گەماورەکان لەسەر ژیانی ئاسایی هاوڵاتیان بێت. یەکێک لە کاریگەریەکانی گەماورەکان لەسەر سەرعەتی فڕۆکەوانی ئێرانە کە بووە بەهۆی ئەوەی کە ئێران خاوەنی زۆرترین ڕێژەی ڕووداوی فڕۆکەوانی بێت لە جیهاندا کە بۆتە هۆی ئەوەی کە ساڵانە هاوڵاتێکی زۆر گیانیان لەدەست بدەن. کە ئاخرین نمونیان کەوتنە خوارەوەی فڕۆکەیەک بوو کە لەم هەفتەیەدا لە فڕۆکەخانەی مێهرئاباددا ڕوویدا و بۆ هۆی گیان لەدەستدانی زیاتر لە 40 کەس. ئەمانە و شێوازی هەڵسوکەوتی کاربەدەستانی ڕژیم لەگەڵ ناڕازیانی حکوومەتی و تەنانەت دەستێوەردان لە ژیانی شخصی هاوڵاتیان نیشانەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ژیانی هاوڵاتیانی بەلاوە گرنگ نییە و تەنها مانەوەی خۆی دەوێت لە دەسەڵات بە هەر نرخێکە ببێت. و بەڵام لە تورکیا و ڕەجەب تایب ئەردۆغان لا یەکەمین هەڵبژارنی ڕاستەخۆی سەرۆکۆماریە وڵاتە بە دەنگی خەڵک زۆرینەی دەنگەکانی بەدەست هێنا و لە هەڵبژارنی سەرکەوتی وا لەو هەڵبژارنە سەرکەوتنی بەدەست هێناوەتەوە.
بە پێی راپۆرتی هەواڵنەری ئەسۆشیێتد پرێس ئەمە یەکەمین جارە کە سەرۆکۆمار بە دەنگی ڕاستەخۆی خەڵک هەڵبژێردرێت و چاوەڕوانی ئەوە دەکرێت 53 میلیۆن لەم هەڵبژانە بەشداریان کرد بێت. ئەردۆغان لە دوای ڕاگەیاندنیەم ئامارە لە وتاربێژێکدا ڕایگەیاند خەڵک ئیرادەی خۆیان نیشان داوە. بە پێی ئەم راپۆرتانە ئەکمەلدین ئەحسان ئۆغلو یەکێکی دیکە لە پاڵەوراوی سەرۆکۆماری تورکیا کە زیاتر لە 38% دەنگەکانی بەدەستهێنا لە پەیامێکدا پیرۆزبایی خۆی بۆ ئەردۆغان ڕاگەیاند. بە پێی راپۆرتی ئەسۆشیێتد پرێس سلاحەدین دێمیرتاژ پاڵەوراوی کوردەکان لە تورکیا بۆ سەرۆکۆماری نزیک بە 9% دەنگی بەدەستهێناوە. راپۆرتی هاوکارم لەم پەیوەندەدا ببینین و دەگەڕێمەوە لاتان. ڕۆژی یەکشەممە دەی 2014 هەڵبژاردننی سەرۆکۆماری لە تورکیا و کوردستانی باکوور بەڕێوەچوو. بەپێی ئەنجامە بەرایەکانیش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیرانی ئێستای ئەو وڵاتە بە بەدەستهێنانی نزیکەی 52% دەنگەکان بووە بە 12هەمین سەرۆکۆماری تورکیا. ئەکمەلدین ئیحسان ئۆغلو کاندیدی هاوبەشی پارتی گەلی کۆماری بزوتنەوەی نژادپەرست نزیکەی 39% دەنگەکان و سەلاحەدین دەمێرتاشیش وەک پاڵێوراوی پارتی دموکراسی گەلان نزیکەی 9% دەنگەکانی بۆ خۆی مسۆگەر کرد. ئەوەی ئەم هەڵبژاردنە لەوانەیە پێش خۆی جیا دەکاتەوە دەنگەکانە بۆ سەرۆکۆماری لەلایەن خەڵکەوە. پێشتر سەرۆکۆمار لەلایەن پەرلەمانی تورکیاوە هەڵدەبژێردرا، بەڵام لە ئەنجامی ئەو قەیرانی ساڵی 2007 بۆ هەڵبژاردننی عەبدوڵای گوێل دروست بوو. پارتی داد و گەشەپێدان بە گۆڕانکاریەکی دەستوری کە لە ڕێگەی ڕفراندۆمەوە پەسەندکرا مافی دیاریکردنی سەرۆکۆماری لە هۆڵی پەرلەمانەوە بۆ دەنگدانی گشتی گواستەوە. بە درێژایی هەڵمەتی هەڵبژاردن ڕەجەب تەیب ئەردۆغان زۆربەی شار و شارۆچکەکانی تورکیا گەڕاو کۆبوونەوەی جەماوەری ساز کرد. گرنگترینی ئەو پەیامانەی ئەردۆغان دەیدا بەلایەنگرانی دووپاتکردنەوەی ئامانجەکانی تورکیای نییە بوو. هاوکات باسی لە بەردەوامبوونی پرۆسەی ئاشتی دەکرد و جاروبەر گاڵتە ئامێزانە ڕخنەی لە ڕکابەرەکانی دەگرت. ئەکمەلدین ئیحسان ئۆغلو بە بڕوار لەگەڵ دوو کاندیدای دیکە لە هەڵمەتی هەڵبژاردندا چالاکی کەمتر بوو، تەنها چەند کۆبوونەوەیەکی کەمی جەماوەری ساز کرد. لەبەر ئەوە لەگەڵ نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پیاوانی کار و ڕێکخراوە پیشەیەکان کۆ دەبووە. دروشمی ئیحسان ئۆغلو بۆ هەڵبژاردننی نان و چاندن بوو. لایەنگرانی دەیانگوت بۆ بەدەستهێنانی نان دەنگ بدەن بە ئەکمەلدین، هەرچەند سەلاحەدین دەمێرتاشە توانی هەڵمەتێکی فراوان و سەرنجڕاکێش بەڕێوەبەرێت و دەنگی خۆی بگەێنێتە زۆربەی دانیشتوانی تورکیا لە باکووری کوردستانەوە هەتا ڕۆژئاوای ئەو وڵاتە. دەمێرتاش ئەوەی دووپات دەکردەوە کە هەردوو کاندیدەکەی دیکە لە بەرەی دەوڵەت و نوێنەرایەتی ستاتۆکۆ دەکەن، بەڵام ئەو لە بەرەی خەڵک و نوێنەرانی جەماوەر دەکات. سەلاحەدین دەمێرتاش توانی لە ئەنجامی ئەو هەڵمەتە سەرکەوتوو ئەنجامێکی باشتر بەدەست بهێنێت و بە بڕوان لەگەڵ ڕێژەی دەنگەکانی پارتەکەی کە لە دوایین هەڵبژاردندا نزیکەی 6% بووە لەگەڵ گواستنەوەی سندوقەکانی دەنگدان لە ناو هۆڵی پەرلەمانەوە بۆ بەردەم خەڵک و بەتایبەتی لەگەڵ سەرکەوتنی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ کۆشکی کۆماری پێگەی ئەو کۆشکە لە هاوکێشە سیاسیەکانی تورکیا بەهێزتر بێت. بۆ پێیە پارتی داد و گەشەپێدان گۆڕانکاری دەستوری بۆ گۆڕینی سیستمی حکومڕانی تورکیا بە جدی خستووەتە بەرنامەی کاری خۆیەوە و ئەنجامی هەڵبژاردنە گشتیەکانی 2015 یەکلاییکەرەوە دەبن لەسەر ئەگەری گۆڕینی سیستمی پەرلەمانی بۆ سەرۆکایەتی یان نیو سەرۆکایەتی. بەڵێ هەروەک لە دروشمەکان و پێشتریش لە کارنامەی پارتەکەی ئەردۆغاندا هاتووە بە سەرکەوتنی ئەردۆغان پرۆسەی ئاشتی لە تورکیا خێراتر دەبێتەوە و هەروەک لا وتارەکەی ئەردۆغان لە دیاربەکردا هاتبوو تورکیا نەهێوێت ڕۆڵەکانی با کوژراوی بگەڕێنەوە و ئاگری شەڕ دەبێت بکوژرێتەوە. ئەردۆغان لەم وتارەدا چەندین جار بەڕاشکاوی باسی وشەی کورد و کوردستانی کردووتی ئەگەر دیاربەکر سەرکەوتوو بەهێز بێت ئەوە هەولێر بەهێز دەبێت و ئەمەشی بەکردەوە تا ئێستا نیشانداوە لەبەر ئەوەی یەکەم وڵات بوو کا پشتیوانی خۆی نیشاندا لەسەر بەخۆی کورد لە کوردستانی باشوور. هەروەها تەنیا وڵاتێکە یارمەتی کوردستانی باشوور دەکات بۆ فرۆشتنی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا. پارتەکەی ئەردۆغان تا ئێستا بەوێرتر لە هەموو پارتەکانی دیکەی تورکیا بووە لە شکاندنی تاپۆکانی نێودەسەڵات و کۆمەڵگەی تورکیا. لە ماوەی دەسەڵاتداری ئەردۆغان لە تورکیادا گەشەی ئابووری و ئازادی سیاسی و کۆمەڵایەتی زۆرتر بوو. ئەگەر زیادەڕەوی نەبێت زۆرێک لە لێکۆڵەران دەڵێن کە ئەردۆغان ئاتاتۆرکی ڕاستەقینەی تورکیا لەبەر ئەوەی ئاتاتۆرکی پێشوو بە خوێن ڕێژی حکوومەتێکی دیکتاتۆری دامەزراند، بەڵام ئەردۆغان باکردنەوەی کۆمەڵگایەکی سیاسی و کۆمەڵایەتی تورکیا ڕوخسارێکی نوێی لا وڵاتەکە لە ناوخۆ و دەرەوە دروست کرد.
وەکو دوایین بەرگەمان دەگەڕێنەوە عێراق و لە دوای کێشەیەکی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق ڕۆژی دووشەمە فواد مەعسووم سەرۆکۆماری نوێی عێراق بە ڕەسمی حەیدەر عەبادی کاندیدی هاوپەیمانی نیشتیمانی بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق ڕاستپارت. هاوپەیمانی نیشتیمانی دووشەمە بە ڕەسمی حەیدەر جەواد عەبادی وەک کاندیدی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق دیاری کرد و سەرۆکۆماری عێراقیش بە ڕەسمی ڕایسپارت بۆ پێکهێنانی کابینەی نوێ. لە کۆبوونەوەیەکدا بە ئامادەبوونی 180 پارلەمانتاری هاوپەیمانی نیشتیمانی بەخۆی 127 دەنگ عەبادین هەڵبژارد بۆ ئەو پۆستە و دواتر بە نووسراوەیەکی ڕەسمی کاواژۆی ئیبراهیم جەعفەری سەرۆکی هاوپەیمانێتەکەی لەسەربوو ناوەکەیان ڕەوانەی سەرۆکۆمار کرد تاوەکو پەسەند بکرێت. حەیدەر عەبادی پێشتر سەرۆکی لیژنەی دارایی بووە لە پارلەمانی عێراق و لەو خوڵەی ئێستادا جێگری یەکەمی سەرۆکی پارلەمانە. ڕاپۆرتیاوکارم لەمبارەیەوە ببینن. حەیدەر عەبادی لە دایکبووی ساڵی 1952 شاری بەغدایە و باوکی سێ منداڵە، باوکی دکتۆر بووە و بەڕێوەبەری نەخۆشخانەی دەرونی بووە لە بەغدا و پاشان بووەتە بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی تەندروستی لە سەردەمی حکوومەتی بەعەز. بڕوانامەی بەکالۆریوسی لە شاری بەغداد بەدەستهێناوە، هەروەها ماچستر و دۆکتۆرای ئەندازیاری ئەلکترۆنی کارەبای لە زانکۆی مانچستری بریتانیا لە ساڵی 1980 بەدەستهێناوە. لە ئێستادا بەرپرس و گوتەبێژی مەکتەبی سیاسی حزبی دەعوەیە و پێشتر گوتەبێژی ئەو حزبە بووە لە بریتانیا و ئوروپا. لە ساڵی 1980 بووەتە بەرپرسی نووسینگەی حزبی دەعوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ساڵی 1982 دوو برای لەلایەن ڕژیمی بەعسەوە لە سێدارە دراوە کە یەکێکیان مامۆستای زانکۆ بوو. لە ساڵی 1983 لەبەر چالاکیە سیاسیەکانی لە دژی ڕژیمی بەعسەوە پاسپۆرتی عێراقی لێوەرگیرایەوە. لە ساڵی 1993 بووە بەرپرسی ڕێکخراوی پێشکەوتووی تەکنۆلۆژی و گواستنەوەی خێرا لە بریتانیا. وەزیری پەیوەندیەکان بوو لە حکوومەتی عێراق لە ساڵی 2004 و پاشان لە 2005 بووەتە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت. بۆ دوای ڕاستباردنی حەیدەر عەبادی لەلایەن فواد مەعسوومەوە چەندین سەرۆک وڵات دەستخۆشییان لەو هەنگاوە کرد و هیوایان خواست عەبادی بتوانێت حکوومەتێک پێک بهێنێت کە سەرجەم لایەنەکان لەخۆ بگرێت و هاوڵاتیانیش متمانە بە سەرکردە سیاسەکانی خۆیان بکەنەوە. دەستنیشانکردنی کەسێکی دیکە لە جێی نووری مالکی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق کاردانەوەی جیهانی لێکەوتەوە. باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە ئاشکرا پشگیری خۆی بۆ ئەو هەوڵەی سەرۆکۆمار دووپات کردەوە. هەروەها وەزیری دەرەوەی ئەمریکا و ئوسترالیاش بە هەمان شێوە پشگیریان لە بڕیارەکەی سەرۆکۆماری عێراق کرد و میدیاکانی جیهانیش ڕۆماڵی ئەو ڕووداوەیان کرد و بە هەنگاوێکی گرنگ لە پرۆسەی سیاسی عێراقدا وەسفیان کرد. باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا وتی سەرۆک مەعسووم ناوێت کەسێکی نوێیە بۆ سەرۆکوەزیرانی عێراق دەستنیشانیان کرد. لەژێر ڕۆژنایی دەستوری عێراقدا ئەمە هەنگاوێکی گرنگە بەرەو پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. ئێمەش پەیوەندیمان بە حەیدەر عەبادی کردووە و پیرۆزباییمان لێ کردووە. پشتیوانیکردنی باراک ئۆباما بۆ فواد مەعسووم هێزێکی دیکە بۆ و پرۆسەی سیاسی نوێی عێراق بەخشی و توێژینەوە سیاسیەکانیش باس لەوە دەکەن ئەمریکا بە تەواوی پشگیری لە کاندیدکردنی عەبادی دەکات. ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکایی لەو بارەیەوە نووسیوێتی ئەمریکا لەگەڵ دەستپێکردنی ئەم هەنگاوەی عێراقدا هاوکاریەکانی بۆ ئەو وڵاتە زیاتر دەکات. جان کەری وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە هەمان شێوە پشگیری لەو بڕیارەی سەرۆککۆماری عێراق کرد و ڕایگەاند ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی خەڵکی عێراق و چاودێری هەنگاوەکان دەکات بۆ پێکهێنانی حکوومەتێکی بنکە فراوان لە عێراق. جان کەری وەزیری دەرەوەی ئەمریکا سەرکردایەتی نوێی عێراق ڕوبەڕووی ململانەی قورس دەبێتەوە. ئەوان دەبێت متمانەی خەڵکی عێراق بۆ خۆیان بەدەست بێننەوە. ئەوەش بە پێکهێنانی حکوومەتێکی بنکە فراوان کە گوزارش لە هەموو لایەنێک بکات و هەنگاو بەرەو چارەسەرکردنی کێشەکان بنێت. هەریەک لە فەڕەنسا و هۆڵاندی سەرۆککۆماری فەڕەنسا و ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆککۆماری تورکیا وێڕای پیرۆزباییان لە حەیدەر عەبادی هیوایان خواست لە زووترین کاتدا حکوومەتێکی یەکڕێزی نیشتمانی پێک بهێنێت. کۆشکی ئێلیزا لە فەڕەنسا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە فەڕەنسا و هۆڵاندی سەرۆککۆماری ئەو وڵاتە بە تەلەفۆن پەیوەندی کردووە بە ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆککۆماری تورکیاوە و هەردووکیان نیگەرانی خۆیان لە خراپتربوونی ڕەوشی ئەمنی و سیاسی عێراق و سووریە دەربڕیوە و پشگیری خۆشیان دەربڕیوە بۆ هاوکاریکردنی کۆمەڵگای نێودەوڵەتی تاوەکو کێشەکانی سووریا و عێراق چارەسەر بکەن. هەروەک هەردوو سەرۆککۆماری تورکیا و فەڕەنسا پشگیری خۆیان بۆ فواد مەعسووم سەرۆککۆماری عێراق و سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان دەربڕیوە و سەرنجیان خستۆتە سەر هێنانەدی ڕەوشێکی ئارام کە ئێستا داعش شتێکی داوە و بۆ سەرجەم هاوڵاتیانی عێراقی. بە ڕاستپاردنی عەبادی لەلایەن دکتۆر فواد مەعسوومەوە خەونەکەی نووری مالکی سەرۆکوەزیرانی کاربەرێکی عێراق بۆ درێژکردنەوەی وڵاتەکەی لە گۆڕنا.
لەم ماوەیەدا نوری مالکی هەوڵێکی زۆریدا تا بتوانێت لە چەند ڕێگایەک وەک دادگای فیدراڵی و هێنانەوەی بیانۆی ئەوەی کە لە دوای مۆڵەتی یاسایی سەرۆک وەزیران ڕاستپاردووە بتوانێت کێشە بۆ ئەو پرۆسەیە بێنێتەوە. بەڵام بە پشتیوانی هەموو لایەنەکانی ناوخۆ و دەرەوەی عێراق ئەم بیانۆیە سەری نەگرت و ئێستا مالکی لە هەوڵی ئەوەدایە لە ڕێگای سەربازیەوە کێشە بۆ بەغدا بنێتەوە. بەڵام بەهۆی لە دەستدانی پشتیوانی لایەنە پاڵپشتەکانی خۆی ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر لە دەسەڵاتدا بمێنێتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا ئێران سەرەکیترین پاڵپشتی نوری مالکی داوای کردووە مالکی واز لە دەسەڵات بهێنێت و لە تاران نیشتەجێ بێت. بەڵا بینەرانی خۆشەویست بەم شێوەیە بەرنامەی لاپەڕی حەوتان پێشکەشکرام تا بەرنمەیەکی دیکە کات خۆش.